وێرە ئیسلاوی نێرانی خۆشەویست من ماریام و هاتوومەتە خزمەتتان بۆ پێشکەشکردنی یەکێکی دیکە لە ئەڵقە بەرنامەکانی تاوارەکان بەرنامەیەکە تایبەت لەسەر پێشێلکاری ماپاڕاوەکانی ژنان و دۆخی نالەباری ژنان و بربەستەکان و هەڕەشە و سەرکوتی سیستماتیک و بەردەوامی ڕۆژانی ژنان بە هەموو شێوەیەک لەلایەن کۆماری ئیسلامیەوە. هەر لە بەرنامەی تاوارەکان دەرگایەک دەکەینەوە بەرەو دنیایەکی نوێ بۆ بەدیهاتنی ئامانجەڕاوەکانی کۆمەڵانی ژنانی ئێرانی. تەوەرەی ئەمجاری بەرنامەی تاوارەکان باسێکە کە زۆربەی ژنانی ئێرانی و تەنانەت ژنانی کوردیش ڕوبەڕووی هاتوون. باسێکە لەسەر حیجاب و هێرشی هێزەکانی کۆماری ئیسلامی وەکو گەشتی ڕشاد و ئەماکن و هێزە ئینتیزامیەکان و تەنانەت زۆر جاریش ئەنساری حیزبوڵڵا هەڕەشە لە ژنان دەکەن. سەرەتا سنووسان ڕادەکێشن بۆ گرنگترین هەواڵەکان. لە تازەترین لێدوان و بڕیارەکان لە دژی ژنانی بێحجاب جعفەر شەجوونی سەرۆکی کۆمەڵی وەعاز ڕایگەیاندووە نابێت ڕێگە بدەین کە شەقامەکانی ئێمە ببێتە مۆڵگەی بێحجابان و ئەو ژن و کچانەی کە خۆیان دەڕازێنەوە. ئەو هەروەها دەڵێت ئەوانە بە ئەنقەس دەست دەدەن بە وەهاکردەوەیەک بۆ ئەوەی کە لە ئەمنیەتی وڵات کەمکەنەوە. شەجوونی لە درێژەدا پێی وایە لە بەرکردنی جلوبەرگی بەو جۆرە و خۆڕازاندنەوە تا ئەو ڕادا شێوەیەک ململانێ و دژایەتیە لەگەڵ کۆماری ئیسلامی. هەر بم بۆنەوە داوا لە دەستگا بەرپرس و پەیوەندیدارەکان دەکات بۆ ئەوەی ژنان دەست هەڵبگرن لە پۆشینی جلوبەرگی بەقەوڵی ئەو سەیر و سەمەرە و حجاب لە بەرچاو بگرن دەست بەسەریان بکەن و بە تونترین شێوە سزا بدرێن. شەجوونی هەروەها وتوویە ئەگەر ئەو ژن و کچانەی بەبێ حیجابی دێنە دەرەوە ئاگادار بن کە سزای شەلاقیان بۆ دەبڕێتەوە بۆیە بەم شێوەیە دەست لەو کارە هەڵدەگرن. جعفەر شەجوونی جەختی کردەوە و دەڵێت من دەڵێم لەگەڵ بێحجابی دەبێت بە تونترین شێوە هەڵسوکەوت بکرێت تاکو کەسانی تریش پند وەربگرن. قسەکانی شەجوونی لە پێناو گشارهێنان بۆ ژنان لە کاتێکدایە کە پێشووتر زۆهرە تەبیبزادە نوێنەری شورای ئیسلامی لە وتووێژ لەگەڵ هەواڵنێری تەسنیم خوازیاری ئەوە بووە تا هەر سێ دەستگای کۆماری ئیسلامی بە توندی و شێلگیرانە لەگەڵ بەدحجابی ڕوبەڕوو بنەوە. تەبیبزادە هەروەها وتی کە لە دوودەیەی ڕابردوو زۆر یەک لەم دام و دەستگا دەوڵەتیەکان ڕۆڵی خۆیان لە شەڕ دژی بەدحجابی بە دروستی ئەنجام نەداوە. ئەم نوێنەرەی مەجلیس هەروەها جەختی کردەوە کە گرفتی حجاب خەریکە ئەبێت بە گرفتێکی سیاسی و ئەمنیەتی و وەکو نمونە ئاماژەی بە کەمپینی ئازادیهای یەواشەکەی کرد و ڕایگەیاند ئەم گرفتە خەریکە دەبێت بە گرفتێکی سیاسی و ئەمنیەتی و ئامرازێکە بۆ شەڕ دژی نظام. پێشووتریش ناسر مەکارم شیرازی سەبارەت بە پرسی حجاب وتبووی بێحجابی بەرەو جێگەی ڕسواکەر و مەترسیدار لە ئێراندا دەڕوات. ئێستاکە و هاوکات لەگەڵ هاتنی وەرزی هاوین و گەرما لە ئێران گوشارەکان بۆ سەرژنان زیاتر لە هەمیشە پەرە دەستێنێت هەل لە پەیوەند بە پرسی حجاب و بە گوێرەی ڕاگەیاندراوێکی هێزە چەکدارەکانی کۆماری ئیسلامی ئەم هێزە ئامادەیی دەربڕیوە بۆ دژایەتی ژنانی بێحجاب و ئەمەی وەک هێرشێکی کولتوری و مەترسیدار بۆ سەر کۆمەڵگای ئێران وەسف کردووە. هەر لەو پەیوەندیەدا و ماوەیەک لەوە و پێش پاشپانکردنی وەزیری ئێرشاد بۆ مەجلیس چەند کەس لە نوێنەرانی مەجلیس خوازیاری هەوڵی زیاتری هێزە ئەمنیەکان بوون لە دژی گرتن و گوشارهێنان بۆ سەر ئەو ژنانەی لە ڕوانگەی ئەوانەوە بە بێحجاب ناو دەبرێن. جێگەی ئاماژەیە ئەم ستادە ڕاستەوخۆ لەلایەن عەلی خامنەییەوە و چاودێری دەکرێ و سەرلەشکەر حەسەن فیروزابادی وەک کەسێکی نزیک لە خامنەیی فەرماندەیەکەی لاستۆیە. ئەمە لە حاڵێکدایە کە بە بۆنەی ئەو ئاڵ و گۆڕە بەرینانەی کە لە ئاستی جیهاندا هاتووەتە ئاراوە و ژنان توانیویانە بە هەوڵ و ماندووبوونی خۆیان زۆر لەمپەر و ئاستەنگ تێپەڕێن و لە پاڵ ئەوەشدا لە هەوڵی خۆدرخستنی زیاترن لە بوارە جیاجیەکاندا کەچی لە ئێرانی ژێردەسەڵاتی ئاخۆندەکان بڕیاری تازە دەردەکەن تاکو و دیسانەوە ئاستەنگ بخەنە سەر ڕێگەی ژنان لە ئێران و بە شێوەیە گوشار بخەنە سەر ژنان و بیری ئازادی خوازان لەبار برن. ڕژیمی ئیسلامی ئێران لە ماوەی دەسەڵاتداری خۆیدا بەردەوام لە هەوڵی ئەوەدا بوو تاکو بوونی سەرەکی ژنان بە شێوەی جۆراوجۆر بسڕێتەوە و بەردەوام لە پاڵ ئەوەشدا بە نێوی بەڕێوە نەبردنی شەرعی ئیسلام بەر بە سەربەخۆیی و دەرخستنی توانایی و لێهاتووی ژنان بگرێ.
لەگەڵ هاتنەی هەزاری سێهەم و گەشەکردنی ڕاگەاندن و هەروەها گەشەی بزوتنەوە کۆمەڵایەتەکان بەتایبەت بزوتنەوەی ژنان و هەوڵی بێوێنەی ژنان بۆ بەدەستهێنانی مافەکانیان و بڕێنی کۆمەڵێک لەمپەڕ و ئاستەنگ و هەروەها هەوڵدان بۆ خۆ دەربازکردن لە یاسا و ڕێسایی کۆن و دواکۆتوی کۆمەڵگای پیاوسالەری خۆی لە خۆیدا کۆمەڵێک هەنگاوی جددی و بوێرانەیە کە ژنانی زۆربەی وڵاتانی جیهان لەم سەردەمەدا هەڵان هێناوەتەوە. هەلۆ پەیوەندیەدا و توێژێکمان کردووە لەگەڵ ڕەفیق حسین پەناهی ئەندامی کمیتەی ناوەندی و چالاکی سیاسی و وەک یەکەم پرسیارمان پاش هاتنە سەرکاری دەوڵەتی تەدبیر و ئومید و گوشارەکان بۆ سەر ژنان زیاتر لە هەمیشە پەرەی سند و هەر جارە و لەژێر ناوی گەڵاڵەیەکی دیاریکراودا هێزە ئینتیزامی و لیباس شەخصیەکان لەسەر شەقام و کۆڵانەکاندا دەکەونە ئازار و ئازیەتی ژنان. هۆکاری چییە؟ بەڵێ بە دوای ڕاپەڕینی گەلانی ئێران لە دژی حکوومەتی شاو هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی هەل لە سەرتاوە لە ڕاستیدا مەسەلەی حەجابی ژنان بووە بە یەکێک لە پرەنسیبە ئەخلاقی و شەرعیەتیەکانی ئەم حکوومەتە کە زۆر جار کە وەک باس دەکرێت بە حەجابی زۆرە ملی وەستاوەتەوە لەم بارەیەوە چەندین نەهاد و سازمانی دروست کردووە لە تاریخی خۆیان بۆ بەرەنگاری و بۆ بەگشتدا چوونەوەی بێحەجابی لە ئێرانە ئەو ڕێکخراوانە یان بەرحەڵ ئەو نەهادانەی کە لەژێر سەیتەرەی نیروهای ئینتیزامی و سپا بووە ئەگەر چی هەموویان وەزیفەکەیان لە سەداسەد مربوط بە کێشەی ژنان یان بێحەجابی لە ئێرانە نەبووە. زۆربەی هەرە زۆری هەڵەگرێتەوە بوو ئەوەی بۆ خۆیان ناوی ئەنن کە ئەو نەهادانە وەزیفەیان پارێزگاری لە شەرعیەت و پرەنسیبە ئەخلاقی و شەرعیەتەکانی ئیسلامە. ئەو ڕێکخراوانە کە لە چوارچێوەی گەشتی ئەنسار و گەشتی سارۆڵا و بەردرێژایی ساڵان ئێمە گوێبیستی دەیان نەهادی لەو شێوە بووین کە ئەمانە بەگشت خەڵکدا دەچون و لە خیابانەکانە لە گەرمبوونی هەوا لەسەر شەقامەکانیان دەگرد و بێحورمەتی و تەوهین و بە شێوەیەکی زۆر تند و تیژانە بەرخۆردیان لەگەڵ ژنانە کردەوە. لە ڕاستیدا بۆ خۆی ئەوەی کە مربوطە بە گەشتی ئەرشاد لەم ساڵانە کە ئێمە زیاتر گوێبیستیە بین و لە هەواڵەکانە زۆر باسی لێو دەکرێت و ئەو تەحەڕوکاتەی کە بە تایبەتی لە شارە گەورەکانە وەکو تاران و ئەوانە دەیبینین گەشتی ئەرشاد بۆ خۆی بە هاتنە سەرکاری ئەحمەدی نژاد کە بوو بە سەر و کۆمار دروست بوو. کار و وەزیفەکەی ئەم گەشتی ئەرشادا ئەوە بوو کە بەرخوردی قاتع و تون بکات لە رابطە لەگەڵ ئەو جوانانە چ کچ و چ کوڕ کە بە شێوەهایەکی لە ڕوانگەی ئەوانەوە ناشرین پوششی خۆیان یان جلوبەرگ لەبەرەکەن یان لە ڕوانگەی شەرعیەتی ئیسلامەوە ئەوانە مەعقولیەتی نیە و بیانەوێت بە تونترین شێوە بەرخوردی پێ بکەن. ئەو فەزا ڕوبع و وەحشەتەی کە ئێمە لە ساڵانی ڕابردووە شاهدین لە ئێران بەگشتیە ڕاستیەکەی بەرهەمی دانانی ئەو جۆرە نەهادانە بووە، دانانی ئەو جۆرە ڕێکخراوانە بووە کە زۆربەی هەرە زۆریانی لەژێر سەیتەرەی نیروی ئینتیزامی و ئەوانە بوو. گەشتی ئەرشاد بۆ خۆی 2-3 ساڵ پێش ئێستا ئەگەر چی وەزیفەکەی لەسەر شانی نیروی ئینتیزامیەوە گۆڕاوە و ڕاستەوخۆ دراوە بە وەزارەتی ناوخۆ لە ئێرانە بەم ئەرکە بەڕێوەبە یان لەژێر سەرپەرستی ئەودا بەڕێوە دەچێت. بە هاتنە سەرکاری ڕۆحانی بۆ خۆی ئەگەر تۆزە بگەڕنەوە بوو 1 ساڵی پێش ئێستا لە پرۆپاگەندەی انتخاباتیە لە منازرەی دووهەمی ڕۆحانیدا بە ئاشکرا ئەو هەڵوێستەی گرد و خۆی بە تەرەفداری لابردنی گەشتی ئرشاد و ئەو جۆرە نەهادانە زانی. لە ڕاستیە یەکێک لە ئەساسی تەرین مناقشاتی منازراتی ئەو کاندیدانە بوون کە بۆ سەر و کۆماری خۆیان کاندید کرد بوو. تەنانەت بە دوای هەڵبژاردننی ژا دەبینی کە ڕۆحانی بە شێوەیەکی جددی باسی لەو مەسەلە کرد و لە ژێر گەڵاڵی ترە کە بۆ خۆی باسی لێوەکرد بەنێو مافی شارۆمەندی کە ئەو تەرحەی بڵاوکو لە ڕسانەکانە بڵاو بووەوە کە خستێ بە قەولی خۆی بۆ ئەوەی سەرنجی ڕای گشتی بەلای خۆیان ڕابکێشێت. بۆیە من ئاتوانم ئاوا جوابی بدەمەوە خۆی لە ئەساسدا ئەو نەهادانە لە ژێر سەیتەرەی بەیتی ڕەهبەری و وەلایەتی فەقیایە
بە تایبەتی کە لە 2 ساڵی داهاتووە ڕابردووە دراوەتەوە بە وەزارەتی ناوخۆ. وەزارەتی ناوخۆ ڕاستەوخۆ فەرمان لە خامنەیی و لە بەیتی ڕەهبەری وەرەگرێت. بۆیە سەرۆک کۆماری لە ئێران ئەگەر چی بە ئەوەش دەبیر نەکەین، سەرۆک کۆمارەکانی ئێرانیش بە هەموویانەوە کولی سیستمی حکوومەتداری ئەم شێوە حکوومەتانەی کە زیاتر لەم سەردەمە ماونەتەوە لە وڵاتە شەرقیانە بۆ خۆیان لە ئەساسدا چۆن پەیڕەوی لە قانون و یاسای مرۆڤایەتی ناکەن، ئەوان بۆ خۆیان پەیڕەوی لە شەرعیەتی ئیسلام دەکەن. شەرعیەتی ئیسلامی لە ئێرانە هیچ مافێک یان بە زۆرە ملیکردنی مافەکانی ژنانە لە کوردستان و لە ئێرانە خۆی سەپاندووە. بە هەر حاڵ دەمەوێت ئەوە ئاباژە بەوە بکەم، ڕۆحانیش بە هەمان شێوە لە درێژەی سیاسەتەکانی کۆماری ئیسلامیە نەک نەرم نەبوو کە بە قەولی خۆی بۆ خۆی بە تەرەف خۆی یەکی لە تەرەفدارانی لابردنی ئەو نەهادانەزانی بەڵکو تونتریی کرەوە. ئێمە ئامارەکان و ڕووداوەکانی ئەم ساڵانە ئەگەر تاقیبتان کرد بێت و لە ڕەسانەکانە بڵاو بووتەوە شاهدی ئەوە دەدەن کە ڕۆحانیش تونتر لە حکوومەتەکەی پێشوو بووە لە رابطە لەگەڵ بەرخوردکردن بە ژنان و بەو کێشە کۆمەڵایەتیانە کە لە ئێرانە هاتووە سەئاراوە. لە کاتێکدا کە ڕۆژانەوە بە شێوەی نابەناو لە ئاستی جیهاندا کۆماری ئیسلامی بە یەکێک لە تاوانبارە سەرەکیەکانی پێشێلکردنی مافی مرۆڤ دەناسرێ، ئەم ڕژیمە بێگوێدانە هیچێک لەم ئاگادارکردنەوەانە ئەسپی خۆی لەو بوارەدا لێ تاوداوە و شێر ئاسا هەنگاوی ناشیانەتر لە ئاستی ئەو پێشەلکارانە دەگرێتە بەر. دیارە ئەم جۆرە هەڵوێستانە بە تایبەتی لە بواری پێشەلکردنی مافەکانی ژنان سەرچاوی گرتووە لە بیری تەسک و سەدا ناوەڕاستی کابەدەستانی کۆماری ئیسلامی و هەروەها بنیادان نادیموکراتیکەکانی ویلایەتی فەقیه. هەر ڕۆژە لە ئاستی بێڕێزی بە ژنان شاهدی بڕینەوەی حکمی سەنگسار و زیندانیکردن و هەروەها سوکاتی پێکردن لەسەر شەقامەکانی شارەکانین بە بیانووی پەچە و بێحیجابی لە ڕوانگەی کۆماری ئیسلامیەوە. بە درێژایی دەسەڵاتی کۆماری ئیسلامی پرسی حیجابی زۆرە ملی و جلوبەرگی ژنان بۆتە بەشێک لە کەڵکەڵەی بەرپرسانی کۆماری ئیسلامی و ئەمەش وای کردەوە بەشێکی زۆر لە هەوڵەکانیان لەژێر ناوی دەیان گەڵاڵی کۆمەڵایەتی وەک ئەمنیەتی کۆمەڵایەتی، پاراستنی ژنان لە کناراوەکانی زەریاکانی ئێران، هەوڵ بۆ ئەمری بمعروف و نەهی ئەز مونکەر و دەیان قسە و باسی سواوی دیکەی لەو چەشنە. زۆرن ئەو کسوژنانی ئێستاکە لە شەقامە سەرەکیەکانی شارەکاندا تەنها بەهۆی لە بەرچاو نەگرتنی یاستا دواکەوتوەکانی کۆماری ئیسلامی سەبارەت بە حیجاب دەکەونە بەر سوکاتی پێکردن و بێڕێزی هێزی ئەمنی و ئینتیزامیەکان. پرسیاری دووهەممان ئەوەیە، بیرروڕای ئێوە سەبارەت بە شێوەی هەرسوکەوتی ناشیاوی هێزە حکوومەتەکان لەگەڵ بێحیجابی چییە؟ ئایا گەشتی ڕشاد بەلازم دەزانن؟ بەڵێ من عەرزم کردی ئەساسەن لە بنەڕەتان مەوجودیەتی ئەم حکوومەتە و ئەم شێوە لە بەڕێوەبردننی حکوومەت و بیری قوڕنوەستاییە نەک لە ڕوانگەی منەوە، بەڵکە بۆ زۆربەی هەرە زۆری مرۆڤایەتی بەڕاستی شەرم و تاریخ مەسلەفیشیان تەواو بووە. حکوومەتی هاوشێوەی حکوومەتەکانی کۆماری ئیسلامی دەبینین لە خاوەری میانە لەم وڵاتە شەرقیانە یەواش یەواش یەکە بە یەکە بە دوای یەکە ئێمە ئەواقبەکانیان دەبینین بە چه ئاقارێک و بە چه سەرنوشتێکە ئەڕۆن. بەڵام نەک هەر ژنان بەڵکو مرۆڤایەتی دژە مرۆڤایەتین ئەم حکوومەتانە، ئەمانە تایبەت بە چینێک یان توێژێک یان بەرحاڵ لایەنێک لە کۆمەڵگانین لە بنەڕەتتا دژی هەر مافێکی ئینسانن لە ئەساستا، چه بەسا بەوەی کە ژنان لە ئێرانە بە تایبەتی لە ساڵانی ڕابردووە یان ئەسەن بە درێژایی تاریخ بەشێکی هەرە زۆری ژنانی ئێران نەڕۆشتنە ژێر ڕکیفی و تەنیان نەدا بەو زڵم و زۆرەی کە هێزەکانی کۆماری ئیسلامی سەپاندیان. کۆماری ئیسلامی ئەو هێزانە بۆ سەرکوبەکان کە ئەینێرتە نێو شارەکان و بۆ تۆقاندن و بۆ ئەوەی ژنان بنێرێتەوە ماڵەکانیان و پاشکەزیان بکاتەوە لە مبارەزاتی خۆیان لە چوارچێوەیەوەیە کە بۆ خۆتان شاهێدی ئەوەن خەباتی ژنان، مبارەزەی ژنان لە ئێران و بەتایبەتی لە کوردستانیش، بەڵام لە ئێران بەگشتی ڕاستیەکەی هەنگاوی زۆر جدی و گەورەی بۆ بەخۆیەوە بینیوە.
لە دروستکردنی کەمپینی 1 ملیۆن ئیمزاوە زۆر شتی لەو نەوعە لە ئەترازە دژ بە و قانونە کۆنە پەرست و دواکەوتوانەی کە لە پارلەمانی ئێرانە تەسوی بکرید ژنان بێ هەڵوێست نەبوون کۆی گشتی ژنانی ئێرانی تازە ناچنە ژێر چوارچێوە و ژێر تابعیت لەو بڕیار و تابعیت لەو حکمانە و یا لەو شەرعیەتەی کە کۆماری ئیسلامی 30 ساڵە بڕێوە بەڵام بەچی ڕاگیریەکە پس بە هێزی سەرکوتگەر بەو هێزە کە پێڵن نیروی ئینتیزامی کە لە ئەساستا نیروی ئینتیزامی لە وڵاتە معقول و ئارامەکان و مۆدرنەکانە وەزیفەی پاراستن و کەرامەت لە بەشەریەت و لە سەر و سامانی خەڵکە بەڵام ئەم نیروانە ئەولەویەتی کاریان بووە بەوەی کە سەرکوبی خەڵکن بۆ ئەوەی یەقە بە خەڵک بگرن ڕۆژانە دەبین لە شەقامەکانە شەق لە کچان و ژنان هەڵەدەن لەبەر ئەوەی کچێک لەبەر گەرمای تینی هاوینە ڕووسەریەکەی ئەگەر تۆزێک مووی سەری بەدەرەوە بێت دەبینن چۆن بەرخوردی پێکرێت وێنەکان و ڤیدیۆکانی بڵاو کراوەکان لە میدیا و لە ڕەسانەکانە دەیان شاهدی ئەومان پێنیشانەدەن کە چەندێ تون و چەندێ بێڕەحم و چەندە نامرۆڤانە بەرخورد دەکەن لەگەڵ ژنان و لەگەڵەوانە بەڵام بۆ خۆی وەک ئەرزم کرد ژنان خەبات و مبارزاتیان گەیشتووە بە ئاستێکی بەرز لە ڕاستیدا خەڵکی ئێرانیش بەگشتی گیریوان خواردووە بەدەست حکوومەتێکی بەم شێوەیە ئەگینا خەڵکی ئێران خەڵکێکی مۆدرنن خەڵکێکن خاوەن ڕابردوو خاوەن تەمەدونن خەڵکی ئێران بەگشتی بە تایبەتی ژنان بە زۆر حجاب کراوە بەسەریانە بە زۆرە ملی تا ئەم 30 ساڵە ڕاگیراون ئەگینا ژنانی ئێرانی بەگشتی و خەڵکی ئێران بەگشتی ڕاستیەکەی ئەگەر لە من بپرسید نەشیاوی ئەوەن کە وا لەگەڵیان بەخوردکە نە بۆ خۆی ژیان بەڕاستی مەیل و تەمایلیان بە هەمچین هەڵسوکەوتێک هەیە بۆیە دەبینی لە زۆر وڵاتی دنیا مرۆڤایەتی و ئینسانیەت گەیشتووە ئاستی خۆی هەنە لووتکەی ئازادمەنشی ژنان لە دنیا لە زۆربەی وڵاتانی مۆدرنی دنیا پێشکەوتوی دنیا گەیشتۆ بە ئازادهێنێکی خۆی فقط ژنانی ئێرانەکە ماونەتەو لە ژێر چەپۆکی و چەکمەی بێڕەحمانەی هێزە سەرکوتکەرەکانە کە من پێم وایە نەک نالازمە هێزی سەرکوتکەر بەڵکو لە ئەساستا چنین حکوومەتێک لە ئەساستا هاوشێوەی قانونی قڕونوەستایی کە تەنها لە کۆماری ئیسلامیە وەشێتەوە بەڕاستی شیاوی ئەوە نییە کە بەسەر خەڵکی ئێران نابێت بە تایبەتی بەسەر ژنان و کچانی ئێمە لە ئێرانە بێت کە بەو شێوە بەرخوردیان لەگەڵا بکەن. دەرکردنی بڕیاری شەلاق و دەست بەسەرکردنی ژنان لەلایەن چەند ئاخوند و نوێنەری مەجلیس لە کاتێکدایە کە ڕژیم ڕۆژانە بەشەیەکی بەردەوام لەلایەن بیرروڕای گشتیەوە وەک یەکێک لە وڵاتانی پێشەلکەری مافی مرۆڤ و گرتن و لێدانی ڕۆژنامەنووسان و بیرجاوازان و هەروەها پێشەلکەری مافەکانی ژنان ناسراوە. ئەمەش بێگومان نیشانەی ترس و دڵەڕاوکەی ڕژیمە لە هاتنئارەی بزوتنەوەی بەهێزی ژنان کە بە شوێنەی خەریکە بەرەو ئاقارێکی دموکراتیک هەنگاو هەڵدەگرێت کە ئەمەش خۆی لە خۆیدا بووەتە هۆی ئەوەی ڕژیم بە شێوەیەک لە شێوەکان لە هەوڵی لەمپەرخستنە سەر ڕێیدا بێت و هەر بە کردوێت و هەمیشە بە دژی وەستاوەتەوە. ئەوەی جگەی خۆشحاڵیە ژنان لە ئێران بەم سیاسەتانە پاشەکشە ناکەن و بگرە زیاتر ناوڕۆکی واقعی ڕژیمی کۆماری ئیسلامی ئێرانیان بۆ دەردەکەیەوە و ئاشکراشە سیاسەتی دژەژنی لەو چەشنە نابێتە هۆی پاشەکشەکردن بە خەبات و بزوتنەوەی دموکراسی خوازانی ژنانی ژێردەستە و تێکۆشەر لە ئێراندا. ژنان دەبێت لەم سەردەمەدا بە یەکگرتووی و هاوپشتی لەگەڵ باقی هێزە پێشکەوت و خوازەکانی دیکەی ئێرانی هەڵ بدەن بە گرتنەبەری سیاسەتی ژیرانە و ئەقلانی بەگشت هەر چەشنە بیرۆکەیەکی دژەژنی نامرۆڤانەی کۆماری ئیسلامیدا بچنەوە. لێرە داهاتینە کۆتایی یەکێکی دیکە لە ئەڵقا بەرنامەکانی تەوارەکان هێوادارم بە دڵی ئەوەی ئازیز و خۆشەویست بوو بێت. هاوڕانی خۆشەویست ئێوە دەتوانن هاوڕێی هەمیشەیی مامن و بە ڕەخنە و پێشنیارەکانتان بەرنامەی تەوارەکان دەوڵەمەندتر بکەن. تا دیدارێکی تر و تەوەرێکی تر ماڵاوە.